بینەرانی ئەسیستاوتان لەبێتەوەم کاتتان باش پرۆگرامی ئەم جارم تایبەت کردووە بە کۆمەڵێک بابەتی ئاینی زۆر گرنگ کە پێویستە هەمومان زانیاری تایبەتمان لەسەری هەبێت و لە نزیکەوە وردەکارەکانی بزانین ئەوانیش بابەتی سەرفترە و زەکات و لێبوردەی و بەخشینە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن. مامۆستاگیان سڵاو لێ بە زۆر سپاس بۆ پێدانیم دەرفەت. سڵاو لە خۆت و لە بینەران و بیسەرانی خۆشەویست و لە برایانی پشت کامێرە خوا هەموو لاکمان مۆفەقە و عەقیبەت بەخێر بی. ئامین ئیشەڵڵا. مامۆستاگیان ئەمڕۆ پرۆگرامێکی تایبەتمان هەیە بە باسکردنی کۆمەڵێک بابەتی ئاینی یەکێک لەوانە ئەمانەوێت باسی سەرفترەمان بۆ بکەی بزانین سەرفترە چییە و مەرجەکانی دەرکردنی چییە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. زكاتي سرفترة إما المر جوانان لشريعة بيروزي إسلام دان راوا دياريك رب العالمين بو هجاراني أمتي بيغمر صلى الله عليه وسلم أواني كبرجو دبن وبرجو جنابن حتى أوانيش كبرجو جنابن دبي سرفترة بدن وسرفترة واجبة لسر مسلماناني عقلي بالغ كتمني دشتها حدودي شرعوة أو كاتا مكلفة بوي كزكاتي سرفترة بدا زكاتي سرفترة شو عزم كدي دياريكي رب العالمين بو أمتي بيغمر بو هجاركاي أمتي بيغمر بو بجيوي إن شاء الله ججن يعني بيدابين بكن بۆ ئەمساڵ چەندان راوە بۆ سەرفترە لیژنەی فتووا کەمترینیان 3000 دیناری داناوە ئەوانەی کە وەزعیان باشترە دەتوانن 15 بن 20 بن چەند توانای هەیە هەتا زیاتر با باشترە چکم زەکاتی سەرفترە ئەبێ لە قوتی خۆت بێ مەسەڵەن بۆ نمونە برای وەزعی باشە برنجی کوردی دەخوا بچێ زەکاتی سەرفترە بە 3000 بە ئەمە باش نییە مادەم ئیمکانیەتەکەت باشە لە فەزڵی خوا زیاتر بی باشترە چکم پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەم زەکاتی سەرفترە نەقسانی ڕۆژەکەت لابا کەم و کوڕەکەی ڕۆژەکەی بەلاویانی ئەو نەقسانی و کەم و کوڕانی کە ڕۆژوان هەیبووە ما بێ بە دەفعی بەڵا لەسەر ئەو ڕۆژۆ یانی ڕۆژەکەی کاملتر و جوانتر و پاکتر و چاکترەکە. ئێمە مۆسەباسی سەرفترەمان کرد پێم بڵێ زەکات چییە و مەرجەکانی دەرکردنی زەکات چییە؟ زەکات ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام دیارە زەکات بەشی زۆرە سەرفترە بەشێکە لەو زەکاتە. سەرفترە بەشێکە لەو زەکات ئێمە زەکاتمان هەیە مەسە بڵێن بۆ نمونە زەکاتی ئاڵتون زەکاتی مەڕووماڵات زەکاتی ڕایم نەبێ ڕەشەوڵاق زەکاتی حشتر زەکاتی مەسەن بلێنزی و زەکاتی کە دوکاندارەکان ئەوانی زەکاتیان هەیە ئەوانەی کە واریدێکیان هەیە و کاسبیەکەن یا پارەیان هەیە پارەی نووسیان هەیە مەسە بڵێ ئەم ساڵ لیژنەی فتووا بەڕێیدا هەر کەسێ 3 میلیۆن دیناری نووسوی هەبێ ساڵی بەسەر ڕۆشت بێ دەبێت لە کولی میلیۆنە 25,000 بدا ئەوانی کە دەفتەرێکیان هەیە دەفتەرێک دۆلاریان هەیە دوو گەڵاونی و دەدەن بە زەکات بۆی کە ماڵەکان لە حرامی پارێزرابێ و بەو ماڵە لە ڕۆژی قیامەتە تووشی عقوبە نەبن چکم ئەگەر نەیدەن هەم ماڵەکەی حرامە بێ هەم بەو ماڵە تووشی عەزابە بێ لە ڕۆژی قیامەتە. ئەی بۆن مۆناگەر کەسێک کەلوپەلی بازرگانی هەبێت یاخود بۆن منەوەک خۆت وتت ڕەشەوڵاخی هەبێت یانیش چۆنەڵی خانووی بەکرێدراوی هەبێت باسێکی ئەمانەشمان بۆ باشە کچە شیرینەکەم ئەمانە هەمووی لە شەڕ ئامووی دیاریکراوە مەسەلەن بۆ نمونە ئەڵێ ئەگەر ئاڵتونت هەیە خانمێکی وەکو تۆ ئاڵمی ئاڵتونیە 19 مسقاڵۆنی و پیرۆزی خۆ بێ موبارەکە بێ ئیتر بەکاری دێنی بەکاری دانی داناوە مشکلەمانی بەڵام کچووە 20 مسقال نی مسقال دەدەی بەخوا چوە 20 مسقال مسقال دەدەی بەخوا ئەنجا مەسە بڵین ئەوانی کە مەڕووماڵاتیان هەیە حیوانیانە بزنیان هەیە مەڕیان هەیە لە 40 سەر سەرێکە دەن بەخوا لە 40 سەر سەرێکە دەن بەخوا یانی 39 بۆ خۆی کەس داوای چی لێ ناکە کە بوو بە 40 بەشی فەقیری هەژاری تێکەوێت دەبێت لە 40 سەر سەرێ بدا بەخوا 40 مەڕێک 40 بزن بزنێک بدا ئەنجا ئەمیش بڵێن بۆ قۆناغی دووەمیان مەسە بڵێ ئەگەر چلەکە بوو بە 80 دوان نادا ئەی بوو بە 120 لە 120 تا دوانەدا بوو بە 200 دوانەدا بوو بە 300 هەموو سەرێک دانێکەدا ئەنجا وڵاقیش 29 سەر بۆ خۆی کە بوو بە 30 دەبێ ئەویش زەکاتی بدا ئەنجا ماڵی توجاری یا بڵێ ئەو کوچەنا بدە یا سایەک تەکسیە یا سایەک پاسێ یا دوکاندارێ ئەو واریداتی هەیەی هی دوکانەکە ئەوی کە دەستێکەوێ ئەگەر
خواردی و پێویستی خۆی بەکاری هێنا هیچی ناوێت ئەی ئەگەر لی پاشەکەوت بوو مەسەم بۆ نمونە برایەکمانێت تەکسی هەیە دوکانی هەیە خوانێ برە چەند شوقەیەکی هەیە چەند دوکانێکی هەیە چەند ماڵێکی هەیە داوێتی بکرێ ئەو کریانەی وەرەگرێ ئەگەر خواردی ئیسلام داوا هیچی لێ ناکە ئەگەر پاشەکەوتی کرد لە پاشەکەوتەکەی زەکاتەدا ئەی پێمان بڵێ زەکات تەنها بە پارە دروستە؟ نامەرج نییە خۆی تۆ زەکاتی بزن بێ بێ بزن بێ زەکاتی مەڕێ مەڕ بە زەکاتی ئاڵتونێ ئاڵتون بە زەکاتی دۆلارەیە دۆلار بە زەکاتی تەبعی عراقی تێ تەبعی عراقی بێ زەکاتی وڵاخەتەیە توانین وڵاخ بێ زەکاتی ترێتەیە ئەتوانی زەکاتی لە ترێکەی خۆت بدەیت یعنی ئەوانە هەمووی جیا کراونەوە هەر سنف لە سنفی خۆی یعنی کابرا ئاڵتونی هەیە بۆ لە ئاڵتونەکە دایدا ئەتا مەسە بڵێ بۆ خوشکی بڵێ جەنابێ با قسەمانکان لە ڕگەر جەناب تابێ تۆ 20 مسقاڵت هەیە ئەگەر نیو مسقاڵبەی ساڵی کێ زەکاتی تیا نامێنێ بەڵام دڵی نایە لە ئاڵتونەکە بێ پارەی نووسوتە یا لە پارەی معاشەکەی خۆت دەیدەی ئەو کاتە ئەو وەکو خۆی ماوەتەوە ئاڵتونەکە ساڵێکی کەس دیسانە بێت زەکاتی دەبێت بەڵام ئەگەر دابەزی هاتە نۆزدەونی تر زەکاتیشی تیان نامێنێ کابرا چل مەڕی هەیە ئەگەر ئەو چل مەڕە هەر وەکو خۆی بمێنێتەوە زەکاتی داوە دەبێت ساڵی کەشە زەکات بە بەڵام ئەگەر ئەم چل مەڕە زەکاتێکی لێ دەرکەوت ساڵی ئایدە قەدەری خواوە بوو هەر بە سیونۆکە ماونۆ زەکاتی ناوێت کاتە زەکاتەکە لە سنفەکەی خۆی دەریکا باشترە و چاکترە مامۆسا باسی زەکاتی سەرفترەمان بۆ بکە زەکاتی سەرفترە بۆچی دەبێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بدرێت و پێشمان بڵێ لە چ کاتێکی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەبێت بدرێت ئەمەمان با لاڕۆن زەکاتی سەرفترە خۆی وتمان بۆ نەقسانی ڕۆژوانە بۆ کەم و کوڕی ڕۆژوانەکەی تایبەتیشە بە ڕۆژوو بە تایبەت نیە بە مایەکیکەوە تایبەتە بە ڕۆژۆ ئێستا زەکاتەکانی کە ئەتوانین لە هەر مایەکە بیدەی مانع نییە بەڵام زەکاتی سەرفترە دیاری ڕەب العالەمینە بۆ ڕۆژوانەکان بۆ هەژاری ڕۆژوانەکان اینجا سەیریکە بوون ئێستا قوربانی لە جەژنی ڕەمەزان ناکرێنە لە مانگەکانی کاکرێنە هەرە بێ لە مانگی قوربانە بێ مانگی ذیلحیجە بێ لەبەرەوە ئەو هەلە حاڵەکاتە ئەمیش سەرفترە تایبەتە بە مانگی ڕەمەزان اینجا ئەم وەختەکەی باشتری اون کاتی ئەوێ نزیکی جەژن بێ نزیکی جەژن بێ چەند ڕۆژێ لەبەرەوەی پێویستی جەژنی پێدابینکە لەبەری من ئەو ماڵین کە هەژارن مەسەن بۆ نمونە ناتوانێت بژێوی جەژن دابینکە لەو حاڵەکاتە ئەم یارمەتیە ئەم زەکاتە دەدرێ بەم خوشکە بەم برایە بۆی ئەوی ژۆک و ماڵەکانی تر بژێوی جەژنیان بۆ دیاری بکە و بۆ پەیدا بکە ئیشاڵ ئەی پێمان بڵێ فیدیە چییە؟ فیدیەوە کەفارەتی ڕۆژوە مەسەن بڵێن بۆ نمونە خوشکێکمان هەیە ئەم خوشکە مناڵی بووە و دوای مناڵبوونەکەش هەر عیب نەبێ باری تەندروستی باش نییە و نەخۆشی هەمیشەی هەیە یا برایەکمان هەیە نەخۆشی هەمیشەیە و کوانی نەخۆشی گورچیلان هەیە نەخۆشی شەکران هەیە نەخۆشی زەختیان هەیە فەقەراتیان هەیە قەزا بەڵا یعنی ئازارێکی هەیە بە هەمیشەیی کە بە هەمیشەی ئەم ڕۆژوو ناگرێ ئەی کەفارەتی ڕۆژەکەی چێ فیدیە دەدا فیدیە ئەین پارە دەدا لە باتی ئەوە هەر ئەوی شۆک و سەرفترەکە 3000 داناوە یان کەمترینە 3000 بڵین ئەوەی کە 90,000دا بۆ مانگەکە ئەگەر بانکە بە ڕۆژوو نەبێت ئەگەر هەکێکی شەبوو مەسەن بڵین بۆ چەند ڕۆژێ بە ڕۆژوە و چەند ڕۆژێ نەیەگرت ئەوانەی کە گرتوێتەوە هیچی ناوێ و دوای ڕەمەزان توانی ڕۆژەکە بگرێتەوە هەر هیچمان ناوێ بەڵام ئەگەر ڕۆژەکەی بۆ نەگیرا و دوای ڕەمەزان ساڵیشی بەسەر ڕۆی ئەو کاتە بێ بەلای مەزهبی ئیمام شافعی هەم فیدیەش باو هەم بە ڕۆژەکەش بگرێتەوە بەڵام ئیمامی ابن عباس فەرمووی ئەگەر خوا بکە ڕۆژەکە بگرێتەوە فیدیەکەشمان ناوێ مامۆستا گیان پێمان بڵێ کە ئەمانەی بینە سەر بابەتێکی تر ئەویش بەخشینە پێمان بڵێ گرنگی بەخشین چییە و بەخشین جۆرەکانی بەخشینمان پێ بڵێ ئایا بەخشین تەنها بە پارەیە؟ شەرت نییە ئەزای چی خۆشکە پێغەمبەر فەرمووی خۆت لە ئاگری جەهەنم ڕزگار کە بە فاتیمەی زەهرا دەفەرمووی ئەگەر بەلەتی خۆت نابەخشی ڕوویەکی خۆش تۆ بێ بە هاوسەرەکەت بە مناڵەکان بیدەن بە تۆ بێ بە من بێن بە تۆ بە ڕوویەکی گەشەوە قسە لەگای بە دڵێکی خۆش و ئێستا وایە کە بە ڕۆژوە زلام نایێ قسەی لەگەڵ بکات دەی ئەمە کەی ڕۆژوە بێ تۆ وا لێ بکات کە پەروەردەیەکی جوان تەنزیمێکی جوانت تیادا دروستکە خۆڕاگریەکە تیا دروستکە هەڵنەچی ها پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەگەر کابرا شەڕێکی پێفرۆشی بڵێ ئینی صایم من بە ڕۆژوم شەڕ ناکەم وەختی شەڕ نییە ئێستا ئێمە وەختی ئاشتیە وەختی نزیک بوونەوەمانە لەخوا عیبادەتە بە ڕۆژووین دەستمان بە ڕۆژۆ داوێنمان بە ڕۆژ زمانمان بە ڕۆژۆ چاومان بە ڕۆژۆ گوێمان بە ڕۆژ هەموو ئاڤاکانمان بە ڕۆژۆ لەبەر خاتی خوا خۆ نابێ ئینسان بەس خوارد و خواردنەوە نەخوا ئێستا هەرێ بەستینێت و برسێتێکی بۆ مێنێتەوە غەیبەتی خەڵکەکە بوختانەکە زەمەکە قسە بە خەڵکەڵێ
نانی خەڵکە بڕێ جاسووسیت بەسەر خەڵکە کە ئەمانە ئەگە بە ڕۆژش هیچ استفادەیە ناکەن چکم ئەمە لەبەرەوەی ئەو ڕۆژۆ دەورەیەکە مانگە تۆ داخلی دەورەکبی ئەم دەورەیە هیچ استفادەی لێ نەبی هیچ فێر نەبوو کە هیچ فێر نەبێ هیچ استفادەی نیە لەبەرەوە لەو حاڵەکاتە ئەبێ ڕۆژوو تۆ پەروەردەکە بە پەروەردەیەکی تەندروست هەموو ئاعضاکانی بە ڕۆژوو بێ بە هەموو ئاعضاکانی خزمەت بە خەڵکەی نەگزەرێت بە خەڵکی. ئەی مامۆستاجیان پێمان بڵێ گرنگی بەخشین چییە؟ باسی ئەومان بەخشین یەکەم ڕەزامەندی خوایە دوم سۆگەرکردنی شەفاعەتی پێغەمبەرە سێهەم دڵخۆشکردنی بەرهەمبەرە ئێستا مەسەڵ بڵێن بۆ نمونە تۆ هاوسەرەکەت ئەگەر شتێکت پێبەخشێ پێ خۆش نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر خوشکێکت یا برایەکت ئەگەر هەدیەکی بیتێ پێ خۆش نییە ئەمە نیعمەتێکی گەورەیە ئەنجا پێغەمبەر سوێنی خواردووە ئەفەرمێ سوێن بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستا پێغەمبەریش بە خۆڕایی سوێن ناخوا ئەفەرمێ سوێن بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستا لە ماڵی بەخشراو خوا کەم ناکە خوا تعویزی بۆ کاو جێ ئەکاتەوە ئەجا بەڕاستی من لە میکرۆفۆنی ئەوە زۆر دەستخۆشیم هەیە زۆر ڕێز و پێزانینم هەیە بۆ شاری سلێمانی بە تایبەت چکۆ لە سلێمانیاژین دیارە هەولێر و کەرکووکوانش ئیشەڵڵا چاکتر و باشترە بن بە ئیزنی خوا بەڵام ئێمە لە سلێمانیاژین بەڕاستی خەڵکی خێرەومەندی ئەم شارە یعنی ئەمەندە هیمەتیان بەرزە ئەمەدە یارمەتیان باە ئەگەر وەکو ئەم بەخشین و خێرەومەندانە ئاواکەن ئەگەر حکوومەت ئاوای کرد ئێستا لە مناڵی ئێمە و ژیانی ئێمە لە خەڵکی دوبەی و کۆیت و ئیمارات زۆ خۆشتر ئەژیا بەڵام بەداخەوە بە یەکلایەنە خەڵکەکە مزگەوتە ئەوان خەستەخانەی ئەوان مەکتەبە ئەوان فەقیرە ئەوان نەخۆشە ئەوان ڕاگەیاندەکانە ئەوانی کە خزمە بە ئیسلامەکە هەر ئەوان ئیتر هەموو خوا جەزایان باتەوە ئیفتار بۆ موسڵمان ئەم مزگەوتانە هەمووی پڕە لە ئاو پڕە لە خورما پڕە لە پاکلاوە پڕە لە هەتا بەعزی ئێوارە چەورترە کەبابیە مریژیە ئەمە هەمووی خێرەومەندەکانی هێنن ئەم یارە من کۆمەڵێ هینەکانیان ئەوان بە تەمەنەکانیان داوت کردووە منیشان بان کرد وتیان تۆزێ بێ بۆ ئەوێ لە هەندێک قسەیان بۆ بکەم یعنی ئەمە بەڕاستی جێگەی تەقدیرە یعنی تۆ کوڕی خۆیەتی خزمەتی باوکی ناکە کچی خۆیەتی خزمەتی باوکی ناکە کەچی دەستێکی پاک لە وڵاتەیە هاتووە کارەکەی بۆ چێگەڕێنەوە ماڵ ئەوە زعیفی ئیمانە ضعیفی ئیمانە ئینە من ئەگەر ئیمانم بێت چۆن خزمەتی دایکم ناکەم چۆن خزمەتی باوکم ناکەم یعنی ناترسم لەوەی کە مناڵەکانی من سپینەوەکو من نالەبار بن خزمەتی دایک و باوکیان نەکەن خزمەتی من نەکەن لەبەرەوە دائیمەن ئەمە قەرزە قەرزە بەر قەنەعەتی من سێشت هەیە ئەگە وریای نەبی هەر لە دنیا عقوبەکەی خۆی بە تایبەتی دایک و باوک خوا تەسامح لەگەڵ ناکات چون ڕەزامەندی خۆی خزۆ سەر دایک و باوک ئەبێ دایک و باوک لێ ڕازی بێ ئەبێ زۆر بە حورمەت و بەرامبەر بە دایک و باوک بڕۆین ئەبێ ڕێز لە دایک و باوک بگرین چکم دایک و باوک دروست نابێتەوە ئێستا من مناڵەکە بمرێ لەوانەیە خی گەورە مناڵی کەم باتەوە ژنەکەم جیابمەوە لەوانەیە ژنی کە بێنمەوە یا منە مرم ژنەکەم لەوانە شووی کە بکاتەوە بەڵام دایک و باوک مرد تعویز ناکرێت ئەو کەلێنە پڕ نابێتەوە دوانەکەی کە چێ مامۆستاکەوت سێشت هەیە بێ ئەوە بەڵێن یەکە بیاوتمان دایک و باوک بە هیچ شێوێ نابێت سروبەر دوو شەریک بەو خوا بە هیچ شێوە بڕیان نادەین ئەوە نابێت بە هیچ شێوە ئەنجا بەڕاستیش ڕەزامەندی خوا ها لەسەر ڕەزامەندی ئەو پیاوەی کە لە ژنەکەی ڕازی بێ ئەو ژنەی لە پیاوەکەی ڕازی ئێستا پیاوی وایە میاوە ژنی وایە ژانە بۆ ئەم ژیانە چ خۆشی هەیە ئەزانی تەسەوەرەکەی ژن و پیاوی وایە لە ماڵێکا هیچیان قسە لەگەڵ یەک ناکەن ئێدەم لە ئەم ژیانە لەزەتی چیە یا چەند خانم لە مانگی ڕەمەزان تەلەفۆن ئەلێ ماوەستا زەکات بم بە مێر دەکەم باشە خانم تۆ پارەت هەیە بۆ چیتە یعنی بە تەمای چیت ئەم پارەیە بەسە بڵێن بە هەردووکمان بۆ بە هەشتێک لە ماڵا دروست نەکەی بۆ دەخی لە جیای بکەین بۆ ماڵ جیای بکەین ئەخە بۆیە بەرەکەت نەماوە بەرەسی مۆزوعی دزیکردنی شکر کەوتر لە پرۆگرامێکە ژنەکە تەلەفۆنەکە خۆیان ئەڵێن ئەڵێ پیاوەکە پیاو نییە میاوە پارەی ناداتێ ئەمیش لە ناچاریە دەسە با بۆ گرفانی پارەکەی لێجێ بەڕاستی ئەمە موسیبەتە یعنی من ئەم پارەم بۆ چییە؟ بڕوا بکە خوشکی من زەلامی لە ڕۆژان پرسیارکە لێ زەکاتە دەم بە مناڵەکەی بچووکە مناڵەکە بچووکە لە دەوری 12 ساڵە ئەڵێ زەکاتی سەرفترەکەم بە مناڵەکەی خۆمتم ئەخرا بۆ خاتی خوا لەسەر هەر لەسەر ماڵەکەشە لە مناڵە 12 ساڵە ئەڵێ ئیش و کاری نییە ئەگەر زەکاتەکە بم بۆ ئەختی ئەخوا باشە تۆ زەکاتت هەیە ئەم زەکاتە بۆ چییە؟ ئەم مناڵە بۆ بێنازەکەی ئەم مناڵە بۆ وانیەکەی پەرامەرێ بۆ دزی بۆ شتی خراپ ئەیوانە ئەی بۆ پێویستەکانی دابیناکە یا من سیرم لێ دێ من ئەم ماڵە خۆ ئامانەتە لا من خۆ چوار ڕۆژەکە لارە ژن و مناڵ هەریبا بۆ خۆم بە پیاوەتی نیاندەمێ یا بۆ مەسە من خیانەت لە ژنەکەم بکەم یا بۆ زوڵم لەو بکەم بۆ ئەو زوڵم لە من کا بۆ من زوڵم لە مناڵەکە چەند مناڵە بیستۆ لەم شارە کە پارەی لە باوکی دزیوە بە چەند دەفتەر ڕۆژێ من چوومە ماڵێک چوار کوڕی گەنجی جوانی هەبوو دڵە ناها سەیرانکەین وتیان تووشی دەرونی بوون باشە هیچ کە چوومە خزمەتیاوتم وەرم کوڕەشیەکەم کێشەکەتان چییە؟ ئەتەوتی چی؟ وتی بە هەمووسایجە کێشەکەمان ئەو قاسەیە چۆن وتی ئەو قاسە پڕ لە پارە دینارێکمان ناداتێ تا ئێستا سیارێکمان نییە ئەی بۆچی باشە جارجاری کاتەوە هەوای کیلیا و دایقاتەوە کێشەکە ئێمە بەخوا دەرونی نییە یەک کشتی زۆر خۆشت بۆ بجەڕمەوە ڕۆژێک کوڕێک هات بۆ لام
وتیان ئەمە ئەوەزئی تۆزێک باش نییە ئێمەش ڕوقێکی شەرعیمان بەسەراکەوت ئیسفادەت کردی زۆر ئاسوودە بوون دەی بڕۆ خوا حافیزێ بێ بالا باش فترێکی پێچواتەوە تیان جن چۆتە قورگیەوە شوێن نەما ئیلا قورکینەوە بەڵێ ئێمەنیش هەرچی توانە و ڕوقی و شەرعیم بەسەراکەوت هیچ کاک دەی بڵێ لا ئیلا الله بڵێ بسم الله بڵێ الحەمدولله سڵاوەتێ بدەلێت پیاوە هیچ نوتقی نادا شتێک لی حاڵی بووم خوا بەر چاوڕۆژنێکیدا دەستیم کرد برتمە ژوورەکەوتم وتم خێزانە بێدڵی ناکاوتینە وتم تۆش زوڵم لە خێزانەکە ناکەی بەقسەنە هەر ئاو بە پێکەنین و منیش دوایی وتم گوێ بگرێتی هاتم با نەکێشم بەردەمتا ئەوان لێرەنی کێشەکە چییە پێم بڵێ کێشەکەم پارێ تێگەی تی کێشەکەم پارەیە منیش دوایی کە هاتمەوە جنەکە دەرکەوتم جنەکەمان بە پارە دەرکرد دێگەی بە قوربان بە ئەجەیجی مەقسەد من تۆ زۆر عەجیبم دێ یان ئینسان سەری سڕۆمێ خەڵکێک هەیە یارمەتی خەڵکەدا خەڵکێک یارمەتی مناڵەکەی خۆی نادا هیچ کچەکەی خۆی نادا یا براکەی یان ئەویتی پۆرتی بشکێن مەسە بۆن منێسە من ژنەکەم زەکاتی ئاڵتونیە ئەلەچی زەکاتەکەم بەمە مێردەکە بۆ هەر چاو بەرەو ژێری بم هەر قسێ بکەم وەز بە تۆ من بە زەکاتی خۆم بەخێوتەکەم دەی ئەوە کەی ژیانە کەی ئەوە لەزە ئەو جەهەنمێکە بۆ خۆی داخراوە نا لەبەرەوە دائیمەن هەوڵ بین سیقە هەبێ حورمەت هەبێ ڕێز هەبێ هاوکاری یەک بین دەستباری یەک بین بۆی خۆ هاوکار و دەستبارمان بێ ئێمە دەست و چاوی ئەو خوشک و برایانە ماچەی کە دەستکراون کە دایمە یارمەتی خەڵکەیان کە داوت بۆ خەڵکەکان کە میوانداری خەڵکەکان کە لە پرۆشە خێرەکانە لە حتا گەیشتۆتە پرد و جادە و بەشۆی ئاو کارەبا لەوانەشە دەستیانەیە خوای گەورە بەرەکە خاتە ڕزق بەرەکات کاتە عمرێ یەک مزگەوت دەبینی لەم کوردستانە بێناز بێ یەک مەکتەب ئەبینی بێناز بێ هەمووی ئەو خێرەمەندانە هیمەتیان بۆ کرد و خستویانەتە ئیش خوای گەورە هەم بەرەکەت خاتە ڕزقیان هەم بەرەکاتە عمرێ ئەی ئەم سەبەتەی خۆراکە لە کاتی لێ قەومانەکە ئێمە سوپاس بۆخوا بیلەتی ئێمە هەموو وڵاتان قەرزانمانە یارمەتی تورکیاماندا یارمەتی سووریاماندا یارمەتی فەلەستینماندا هەر کەسێ لێی قەوما بێ میلەتی کورد یارمەتی یاو لە ناو خۆشمانە سوپاس بۆخوا بەڕاستی هیمەتێکی مەردانە چ خانمەکان چ پیاوەکان خواجەدا ئافرەتی وا هەیە چەند مسقال ئاڵتونی دەیدا ئافرەتی وا مسیلێکی شک بۆ مسیلەکەی فرۆشتۆ دایەتی بە خەڵک بە خواردن و بە پێویستی بۆ خەڵک یعنی ئەمە جێگەی تەقدیرە خەڵک چەند هەیە لەم شارە خانوویان بۆ خەڵک کڕیەوە چەند کەس هەیە لەم شارە کری بۆ کرێچیەکان دابین کردی بۆی بە ئیسراحەت سەر کاتە سەر سەرینەکەی خۆی بۆ خۆی بخەوێ خەوی ناخۆش نەبینێ دایمە خیاڵی لاوەوە نوێ کە کرێی نییە و ساحبخانەوە کە دەریکە مامۆستا گیانەوێت پرسیارێکی گەور لێ بکەم بۆ نمونە کەسێک واجبە لە سەری زەکات دەربکات بەڵام ئەم کەسە لە زەکاتەکە کە دەریەکات ملیۆنێکێکە بەس ئەم 2 ملیۆن ئەبەخشێت ملیۆنێکیان بۆ زەکات ملیۆنێکیان وەک بەخشین و سەدەقە پێم بڵێ لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەجر و پاداشتی ملیۆنە زەکاتەکە زیاترە یاخۆت ئەو ملیۆنی کە دەیبەخشێت هی خێرەکە بۆ ئێستا سەیریکە مەسە بڵێ ئەم زەکاتە ئەگەرنیدا ماڵەکەی حرامە بێ و عقوبە شێرێ لە قیامەتە بەو ماڵە داخەکرێ بەو ماڵە عەزاب بدرێ بەو ماڵە ناڕەحەتە بێ بەڵام بۆ خێرەکە ئەو لە پیاوەتی خۆیەتی وتیان کابرایەکی قسەیەکی خۆشی کەوتی بەسە بڵێ باسی نوێژە فەرزەکانی کەوتی ئەوە ئەی ئەم سونەتانە وتی ئەم سونەتانە سونەتی پێغەمبەرەوە گە بیکەی خێرت زیاترگە ئەجر و پاداش زیاترە کابراوتی کوورە کاکە بە کوردیەکەی ئەگەر بیکەی لە پیاوەتی خۆتە ئەگەر نەشێکی عقوبە ئەم برایە ئەم خوشکە کە ئەو ملیۆنە دەدا لە ڕێیخوا خێری زیاترەکە هەتا با ڕوونکردنەوەیکی کەش بدەم لەسەر قەرز پیغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم تۆ 10 دینارەکەی بەخێر 10 دیناریشەی بە من بە قەرز ئایا ئەم 10 دیناری کە کردوتە بە خێر زیارە خێر دەکا یا ئەو 10 دیناری کاوتە بە قەرز ئەو 10 دیناری کاوتە بە قەرز 1 بە 18 خێریەکە ئەو دیناری کە کردوتە بە خێر 1 بە 10 خوا پاداش دەدا بەڵام بۆ قەرزەکە کورداییدا دەڵێ قەرز 2 ماڵ ئاوادانەکە من پێویستم بە پارێ تۆ یارمەتی مەدەی ماڵەکەی من ڕووناکەکەیتەوە خوا ماڵی ڕووناکە و پێویستیەکانی خۆشم جێبەجێکم پارەکەش لە جێی خۆی ماوە من سەرڕازم و لەخوا ترس بم پارەکە لە کاتی خۆی بۆ دێنمەوە کاتە تۆ هەم پارەکە ماوە هەم منیش ئیشەکەم جێبەجێ بوو مامۆستا ئەمە پرسیارێکی ترێت لێ بکەم پێم بڵێ کاتێک کەسێکە باوەڕدار نییە بەڵام ملیۆنێک دینار ئەبەخشێت بە کەسێکی باوەڕدار ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن هەڵەسە ئێمە ئەم مرۆڤە پرسیار لە خۆیەکەین کاکە بۆچی ئەم پارە بەخشی لەبەر خوا جەزایەداتە مادەم نێتی بۆ خوای خوا پاداش تێداتەوە 1 بە 10 پاداش تێداتەوە 1 بە 700 پاداش تێداتەوە هین نابێ حتا خوا نەخواست ئەگەر مولحیدیش بێ ئەگەر بێ بڕواش بێ ئەم کابرا کە ئەبەخشیێ خوان لە دنیا تعویزی بۆ کاتەوە چوو ئەو ماڵەی خوایە خۆشی هی خوایە ئەی بەخشێ لەبەر خوا یا لەبەر بەوەکو خوانەڵێن لەبەر ئینسانیەت و مافی مرۆڤ و نازانم ئەو ناوانەی کە خۆیان لێنێن ئەگەر لەبەر ئەوەش بێ بە ڕووسپێتی داوێتێتە مێژووە
وخواش هەر لەو دنیاە لەو ماڵە باشتر و چاکتری پێ ئەداتەوە. دەستخۆش مامۆستا پێم بڵێ کەسێک کە ئیماندارە و مسلمانە بەڵام بە دوای حیلە شەرعیدا دەگەڕێت بۆ ئەوەی کە زەکاتەکە نەدات یاخود بۆ ئەوەی کە زەکاتەکە کەم بکات یاخود بە جۆرێکی تر بڵین فێڵ لە خوای گەورە ئەکرێت ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باس وأسروا قولكم أي شرب بشتكانتان نهنيت وأشكرات لا خواتوليك خوا أجي لختوري ويعلم خائنة الأعين وأن تخفصوا خوا نخواصة خوا قبر روشنا من يكزر خيانتها بيلدل ما برامبر بتو يك بيك نشاو خيانت كي لكسيك خوا أجي ليتي لبرو كاميري خوا إن ربك لبالصاد وكو أم كاميرانين بعض الجار هنجش النابيني يا هني كدبر بلا أم كاميري خوا مراقبة بسطو أجي لي فيل إما كاميراك ويبو قرآني ختمي كلام معاشركي أو لا شو هالبردان شو هاي خلقي نفس نزمة لهردو بروكو جاينا وجوجا لهردو بر اللورة بلام خوا جان فيلي لنا كره شوكم حمو حركات وسكراتي تو أجيليتي كراما كاتبين شوار ملائكة محرسي تو دواني خير ونسى دواني شر ونسى لم كاتي عسرة دا تبديل واجباتي ملائكة كان بيه بويا خواي جرسون بكاتي عسرة خوا ماما صبابي نسر بابتي اللي بردي استلا مانجي رمضاني بيروزين بەڕای تۆ گرنگە کە مانگی ڕەمەزانی پیرۆز بە دەرفەت بزانین بۆ لێ خۆش بوون لەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئازاریان دابێتین لیان ببورین یاخود چیت هەیە دەربارەی لێبوردن خوای جەلە جەلالو مانگی ڕەمەزان مانگی عافوات رمضان بۆ رمضان كفارة يعني شيء أي بال رمضان بروجو من أمثال رمضان حد شيء جناحك ما كانوا بيني خوان وخوان رمضان بو يسرينته أي جناح نية خو أو شرف باب من كمل خوان من خوش به أجر تو غفور بي خوا غفارة برامبره يعني شيء يعني تو أجر لها وسركت لمن على كانه لبراكت لخوشك لهولاتيك خوش بي بأجر نية خوا فرمي تو لو عبدي من خوش بمجد تو خوش بي كاتب باشترين شرف بو إنسان أو ده حلموا لهم عرفيكي صحيحة لهم عرفيكي دروس وجوان لا عرب لا ترك لا عجم لا حمو عرفي لا مسلمان لا كافر دو كسب الرزق أو إنانا ده بخشين ده دو أو كسيك لخلق خوش به إنسان ببخشين ليبردن جورابه إنسان خيرهم الذي يبدأ بالسلام لا أخوة باشترين كسيان أو كسيك كدس بيش كريه كابو أشتيك أو لا خوا خوشي لا بيغمر خوشي أو أهلي باشا وأني كبغزاين خوا خوشي نايم والكاظمين الغيظ والعافية عن الناس والله يحب المحسنين خوا كساني خوش كبغز لدلي أنا دركا ودائما برامبر لبرامبر كان خوش ربن ولا القل أو إيش كأو بأدبي كلو برامبر أم شاكي لقلاك بيشيلاني مع علماء يموتوانا شيء على بياي مسلمان يا أفرتي مسلمان كو داري بردار ويا تو بردي تجري أو بري تجري يعني تو جوزك داري بيادك جوزك بولا برتقالك بولا بعد دميك بولا پێم بڵێ لەسەر بابەتی لێبوردەی هەموو هەڵەیەک شایانی لێبوردنە أنا والله هیچ گوناحی نییە شایان من ئەلەم ڕۆژانە پیاوێکی بە قیمەت پیاوێکی بە حورمەت پیاوێکی خواناس پیاوێکی لە خواترس خێزانەکەی هەڵەیەکی کردو سنووری بەزانۆ لەبەر خاتی خوا تەلەفۆنی لەگەڵ براتاکەر وتم لەبەر خاتی خوا ستریکە داوتی ئەوە لەبەر خاتی خوا بڕیارمدا چاوپۆشی لێ مامۆستا پێم بڵێ هیچ چیرۆکێک لەم بابەتانەی کە باسمان کرد هەبووە دەربارەی لێبوردەیی یاخود بەخشین یان زەکات و سەرفترە کە لە دڵی تۆیە ما بێتەوە و عەزێتی یابێتی پێی بێت تاقەت بۆ بێتی بۆمان باس بکەیت مەسەن بڵین زۆر یعنی بەفەضلی خوا من زۆر جار وتومە هەم لە جومعە هەم لە رادیۆکان هەم لە پەیجەکان هەم لە تەلەڤیزیۆنەکان من ئەمەنە خەجاڵەتی لا خوا لا خەڵکم جەزای خەڵک بە من نادێتەوە ئەمەندە بەڕێزن لەگەڵ ئەمەنە حورمەتتان یەگرن یعنی ئەتوانم بڵێم لە 1970 و 96 ئەو پرۆسانی کە برا بچوو کوچوومەتەناوی دەستیانە ناوە بەڕوومەخوا دەست بە ڕوویانەوە نەرێ لەبەرەوە زۆر گەشتبینترم زۆر دڵخۆشترم بەوەی کە هەشە تاکە ئێستا بەسە بۆ نمونە ڕۆژێک چوینەتی کێشێکە بەسە بڵێن بۆ نمونە ئافرەتێ ئەویست مناڵەکەی ببینێ ئەو مێردە بێغیرەتە بێ ئیمانە نەیەش مناڵەکەی چاو پێ بکەی ئەمە ئێستش پێوت لێمەوە لەم ڕۆژانە هاتی بیرت دێ دایکەکەی وتی بیرت دێ تەکلیفم لە تۆش کرد بەخوا زۆر لێی پاڕامەوە زۆر زەوت حتا وتم یم دەست باچەکەم ئەو مناڵم بەرێ بە ئامانەتەی بەمە با چاوێکی بە دایکەکەی کردی بەخوا نەیدا ئەو زۆر تەسیرم تێکە ئەم دڵە ئەڵی بەردە نرم نابێ یعنی بەزەیتیانی باش ئەم مناڵە خۆ سەبر ئەمە مناڵمان هەیە مەسەن بۆ نمونە مناڵمان هەیە ئەم ئافرەتەکە داگیری کردووە نایدا باوکەکەی چای پێوە ئەمە غەدر نییە ئێوە مناڵە خۆی تۆ نییە بە تەریایی ئەم ژن و پیاوە من غەدر نییە منعیسیرا دڵنیایەنەکەم سەری بە بەرماڵەوە بێ شەو تا
بەیانی شەو نوێژکە بە ڕۆژوو بێ سا دوانزە منعی سیلەی ڕەحمکە خوا منعی سیلەی ڕەحمی لێکە چاوی ئینشەڵا بە بەهەشت ناکەوێت چونکە ئەوانە بێڕەحمن بێبەجەین هەر کەسیش بێڕەحم بوو خوا ڕەحمی پێ ناکە پێغەمبەر فەرمووی ئیرحەموا فی الأرض یەرحەمکم من فی السەما ئێوە ڕەحم بە یەکەن بۆی خوش ڕەحمتان پێکە ئینشەڵا ئەوانەی کە ڕەحم بە خەڵک ناکەن و بەزەییان نییە و خوێنی خەڵکە ڕێژن و فیتنە پەرپاکەن و ئاژاوە ئەنێنەوە و گێرە شێوێنن و تێکدەرن و بێڕەحمن و فیتنن و ئاژاوە هەڵەگرسێنن ئینشەڵا جەهەنم جێگایانە و لە دنیاشە ئەو دڵە ڕەشە پیسەی بەسەری ئاشکێتەوە گرفتارە بێ بەو هەڵوێستانی کە دەینوێنێ و لە قیامەتیشە تووشی عەزابی سەختی پەروەردگارە بێ. مامۆستا دەربارەی بەخشین ئەمەوێت پرسیارێکم لا دروست بۆ ئاڕاستەتی بکەم پێمان بڵێ کە ئایا کەسێک کە خێر دەکات یا خۆت دەبەخشێت بەڵام دواتر باسی ئەم خێرە دەکات ئەمە قبوڵە ئەوە خراپ قورئان فەرمووی یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى من ئەو لەچکەم بۆ تۆ کڕێ هەموو جار تۆ بینەوە ئەو لەچکەکەی منە ئەوە خراپ تۆ ئەم قاتت لێ بۆ من کڕێوە مامۆستا قازلەکەی منە باشە جوانە لەبەرتا ئەمە تۆ شعوری من بری نارەکە ئێمە تەریقمەکە کاتە چۆن دەستێژ بە چەند شتێکی بەسیط دەشکێ دەست بێ لە ئافرەتێکی نامحرەم دەستێژ دەشکێ ئەم خێرش بە دوو شت بەتاڵە یەکشێ بالمەنی و منەتکەی بەسە من نەبم تۆ بری لە برسا من نەبم تۆ ژیانی نییە من کرێ خانوەکە بووە من ئەوە بووە ئەمە خراپە ئەمە اینجا ئازاریشی بی ئازایان لە ناو خەڵک تەریقەکەیتەوە لە ناو خەڵکای شکێن کاکە ئەڵێ بەسە بە تۆڵێ مەلاو شاپیاچ کورە بیایی چاکیجە من یارمەتیم من بەخێوێکم تەریقەکەیت شەرەفیە بێ ئابڕوێ بێ ئێجا ئەمانشی هەندێک کەس ئەڵەی سوالکردن زەکاتە دەن لەگەڵ ڕێز و حورمەت بە زەکات ئەوە دیاری سەرفەترێ دەگدی ئەمەی بوو چێت تۆ خوا ئەگەی لێتی بە بێدەنگ بێنێتەوە تێگە برادری 6,000 سەرفەترێنە بۆ زەلابێ ئەوە 6,000 سەرفەتەکەی لە باتی دوار وەرە سەر و قەبڵەتمات چەپۆکی بە بەسەریە سەری چی بقەڵێ ماڵێ بە قۆنەی بە بێدەنگ بیدەرێتەوە ئەمەی بۆ چییە؟ یعنی خوا ئاگای لە هەموو شتێکە پێویست ناکات لە دڵی خۆتە دیاریکە ئەمە ماڵی زەکاتە ئەمە زەکاتی سەرفەترەیە ئەمە بەخشینە و خێرە ئەیکەم تەواو خوا ئاگای لێ نیە بەرەوەڵڵا ئەیکێکەوە ئاگای لێتر ئەم نا هیچە ئەبێ بزانێ بۆ ئاسێریکە من ئەم مزگەوتە پێویستم پێیتی پێ یارمەتی کۆکەم بە خەڵک ناڵێم خەڵک سوزانێ خەڵک مەسەن بۆ نمونە سەیریکە برایەکە بۆ لێرە نەخۆش بووە ئەم پێویستی بە عملیات بوو ئێمە نەگەر بە خەڵکە کەناڵێم خەڵک سوزان یا خەڵکیش تۆزێ ئەمڕۆ بە حەق بین بە خەڵکیش ئەو باتابەتی خێرەمان خەڵک ئەمەیان درۆ لەگەڵ کراوە فێڵیان لەگەڵ جاریوە سیقەی دامێن مەسەن من بە تۆڵە مەڵم ماڵێکی فەقیرەڵێ وەرە خۆم بەرە بۆ ماڵەکەی یێمێ ئەگەر سیقە بە منەوە ئەگەر سیقە بێ لە مامۆستا تۆ چیلی من بە من حەقم نییە تێگەی بەڵام ئێستا ئەو سیقەیە کەم بووەتەوە لەبەر دەستە ڕەشەکە هاتووە سیقەی من ڕۆژێ لە ئینێک بڵاوم کردەوە برادەرێک هاو بۆ لام تەلەفۆنی بۆ کردی ئیشم پێێتە منیشتم ئەم ئیشەکەت بڵێ بۆی لە خزمەتام وتی نەحەزەکەم بە خزمەتێ بکەم دەیوتم خزمەت لە منەوەرە با ببینم کە ها پێش نیۆڕۆ بێم قۆڵمان نیۆڕۆ بوو ئەو پێش نیۆڕۆ بە سەعاتی هات کە ها پیاوێکی قۆزی جوانی جامانە بەسەر سوور و سپی ئەو هینە تێگەی بڕاکە دەری کابرا کردوتی کێس لەسەر ڕوومەتی خزا ئەوای وا خۆی قۆز کردبوو کەچی هاوتی کاکە من فەقیر نیم سوالکەریش نیم تی لێم قەماوتم چۆن وتی پێویستە بە 3 ملیۆن و نیوە وتم تۆ بۆ نیوەکە نایی بە من مەمنون بم 3 ملیۆن و نیو ئەخر من مەبلۆغە دوای هاتە سەرەوەتی بوتی بەو خوای کە خالیقەوە کریسی یارەکەم پێدێ تێک سوێنی خوارد چەند سوێن منیش وتم باشە قەینا چوم لە برایەکی وەکو ئەو برایە پشکامیێرە خواجە زایبەتەوە کە 25,000 بۆ هاتم ئەو 25,000 بۆ کریسی یارەکە بڕواکە چۆ دەرەوە سارەیەکی مۆدێل بەرزی جوانی پێبڕۆی دوای تەمتم تخوا تۆ عیب ناکەی بەو ڕیشتی پێ ئەو هەموو درۆ کرد ئەو هەموو سوێنە بە درۆخە ئەم دەستە ڕەشە چڵکنە بێڕەحمانە وایە لێکرۆ خەڵک سیقەی بە کەس نەماوە سیقە کەم بۆتەوە ناڵێم هەن نەماوە بەس کەم بۆتەوە لەبەرەوە ئەلەو حاڵەکاتە ئەو ئەفضل خێر ئەوە دەستی ڕاستی کا دەستی چەپ نازانێت پێغەمبەر فەرمووی ئەوانەی کە بە دەستی ڕاست خێرەکەن دەستی چەپ پێ نازانێت لە ژێر سێبەری عەرشی ڕەحمانە هیچ سێبەرێ نییە تەنها ئەو سێبەرە نەبێ باشە بەڵام ئەوانەیە هەندێک جاریش هەیە ضرورێتە تۆ بێ بە خەڵک بڵێ کاکە من لە فڵان رادیۆ ئیشەکەم لە فڵان پەیج ئیشەکەم لە فڵان شوێ ئیشەکەم دەستگایکی خێرخوازی پێویستی ئەمانەی بەخشین ئەمانەی هانا ئەمانەی ئەم دەستگا خێرەمەدا ئەلە ئەم شەو هەتا لە هەولێریش بینم خانیان بۆ فەقیر ڕۆژا کرد خوا جەزای بەدەوە ئەنجا ئەوانەی کە ویژدانە کاکەوە جا مویمۆی کە باشە ئێمە سە بڵێ مزگەوتەکەن مەکتەبەکەن خەسخانەکە هیوالە دەی با زەریبە دەی با هەر زەریبە هەر نەدا قەیچێکە بۆچی بیدە لەبەرەوە نەفسە کابرا مەکتەبەکە خەڵکێکەی دڵڕەشە هیچ شتێ ناچێت مەکتەبێکەکە لەباتی دەستخۆشی لێ بکە ئینێگا مزگەوتێکەکە یا خزمەتی مزگەوتەکە ئەم من ڕۆژێ برادری بەخۆبیەوە ئێوە بۆ خوای ناکەم تو ئەی خۆداوی پارێشمان لە تۆ نەکردو ئێکە بۆ خوای ناکەی تۆرە بۆ خوای بکە وانییە لەبەرەوە دایمەن ئێمە ڕەشبین نەبین گەشبین بین دایمە تەشجیعی دەستە خێرەکانکەین من لە میکرۆفۆنەکەیەوە دەستیان ماچەکەم چاویان ماچەکەم دایمەش دوعای خێرەمەگەڵم خوایە ئەم خوشک و برایانە نمونە ئەمسالیان زیاکەی بەرکەت خەیتە ڕزقیان بەرخەیتە عمریان نمونە ئەمسالیشیان زیاکەی
مامۆساییان بەرەو کۆتایی پرۆگرامەکەمە چەند پێم بڵێ چیت هەیە لە کۆتاییە لەسەر زەکات و سەرفترە و بەخشین و بابەتی لێبوردەی کە باسمان لەسەر زەکات وأنفقوا بما رزقناكم خوا فەرمێ ماڵەکەی منە لەو ماڵەی من بەهەشت وەرگرن إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة من أن باشدا فرۆشن بە دووشت یا بە گیان یا بە ماڵ دەماڵەکەتان ببەخشن بۆی لە عەزابی خوا بەدوور بن بۆی بەهەشت وەرگرن بۆی خوا لێتان ڕازی بێ بۆی پێغەمبەر صلی الله علیه و شەفاعەتکە بۆی ببن بە سنبوڵی دڵی خەڵک خەڵکێکە ئێستا لەم شاری ئەمە مێژوویەکی زێڕینی بۆ خۆی تۆمارکە هەیە مێژوویەکی ڕەشی بۆ خۆی تۆمارکە خۆزگەم بەو کەسەی مێژوویەکی سپی بۆ خۆی تۆمارەکە مێژوویەکی سەروەری بۆ خۆی ئەها ئەوانێ ئێستا لە مزگەوتی فلان خەستەخانەی فلان چ نیعمەتێکە ناوی ناکوژێتەوە ناوی لەسەر دڵی هەموو مرۆڤێکی بە ویجداندایە تێگەی ئەمە ئەوە بەئینجا بە مەسەلەی ئەمە بەخشینیش تۆ هەتا ببەخشی خوا پێتە بەخشێ ئەگەر حەزەکەی دەوڵەمەند زیاتر بی زیاتر ببەخشە بۆی خۆی زیاتر باتێ ئەگەر دەست بگریتەوە خوا لێدەگرێت پێغەمبەر فەرمێ بەیانەیە کە ڕۆژە بێت دوو مەلایکە دێتە سەر ئەفەرمێ خوا گیان ئەم خانمە ئەبەخشێت تۆ بیدەرێ مەلاوشیار دەستی گرێت تۆش لێی بگرێتەوە کەواتە هەتا ببەخشین یێتەوە جێی هەتا بگرینەوە خوا لێمانەگرێتەوە ئەوە پەیامی ئێمە بۆ خوشکان و برایانی ئێمە و من دووبارە و سەد بارە دەست و چاویان ماچەکەم و سوپاسی ئێوەشەکەم بەڕاستی ئێوەش ماندوون خوا جەزای ڕاگەیانەکان دەورێکی زۆر مهم دەبین بەڵام یەک تکام هەیە دائیمەن ئامانەتەکان وەکو خۆی نەقڵکەن دەستکاری مەکەن بە ویستی خۆتان نا ئەوەی خۆتان پێتان خۆش و بڵاوکەرەوەی نا یەک دوو دای بەدوای عیبەکانە مەگەڕێن دائما بدوای شتە چاک و جوانەکان هەبگەڕێن بۆی دڵی خەڵخۆشکەن ئێستا مسە بڵێ ئەم تەلەڤیزیۆنانە بەڕاستی ئەرەوەڵا بەپەلە ئەرەوەڵا لە هەولێردا ئەرەوەڵا بەپەلە لە سلێمانی ئەمە کەی خەبەرە خوا ماڵە ئاواکە ئەمە کەی خەبەرە تۆیە بۆ دڵی خەڵک دابڕێ بۆ خەڵکە ترسێنن وەڵا کاکە ئیتر سەری دنیای لیانێ لەم شەڕا ئەوە لەو ڕۆژانەی ئەلانێکرایان و لە ئوم القەسر کەشتیە گۆستاوە 40,000 تۆن خواردنیتە يعني ئەو دڵڕەشی بێڕەحمی بێبەزیان دایما چاویان وایە کە دنیایان دڵیان ڕەشە دڵیان بێڕەحمە دڵیان بێبەزێ حەزیان لە گرانیە حەزیان لە خەبەری ناخۆشە کاکە دڵی خەڵک خۆشکە خوا دڵی خۆشەکە دڵی خەڵک ناخۆشەکە ئینشەڵا خوا دڵت دەتەقێنێ من لە خزم زۆر سوپاس بەڵە بینەرانی خۆشەویست لێرە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمجارم هیوادارم هەمیشە ببەخشن و هەمیشە لێبوردە بن چونکە ببەخشین قەت ماڵکەم ناکات تا پرۆگرام و بابەت و بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان نەکات.